بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس و ستایش بۆ خی پەروەردگار کە یارمەتی داین ئەم شەو لەگەڵ هاوڕێی ڕێگا حاجی شەیموس لە شاری بێرمینگەهامەوە بەڕێکەوتین هاتین بۆ شاری ئیپسویچ کە نزیکی 3 سەعات دوور بوو بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر، شەوی 27 ڕەمەزان لەگەڵ مسلمانانی شاری ئیپسویچ لە خزمەتیان بووین بە پێشکەشکردنی بابەتێکی ئیمانی. خۆی تەبارەک وەتەعالا بۆ خاتری ئیسمی عەزەمی شەوی قەدرمان بە نسیب بکات. خۆیە بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت هەر هەنگاوێک، هەر سوڕانەوە و خولانەوەیەکی تایی سەیارەکەمان ببێ بە حەسەنەیەک بۆمان و ببێ بە خەیر بۆمان و پاداشمان بدەیتەوە لەسەری 1 بە 700 و زیاتر. خۆیە گیان بۆ خاتری ناوە پیرۆزەکانت یا ئەڵڵاه یا ڕەحمان و یا ڕەحیم شەوی قەدرمان بە نسیب بکەیت. ئەم هەنگاوانەی کە دەینین ئێمە لەبەر خاتری تۆ ڕۆشتین بۆ یەکێک بۆ ماڵەکانی تۆ، خی تەبارەک وەتەعالا هەمووی بکەیتە عیبادەت و هەمووی بکەیتە حەسەنات بۆمان. خۆیە گیان لە گوناهمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، لە گوناهی خوشک و براکانمان خۆش بی، عاقبەتمان خەیرکەی، منداڵەکانمان بێوەی بکەیت، ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بدەیت، لە ڕۆژی قیامەتە بمان خەیتە ژێر سێبەری عەرشی خۆتەوە، دواتر بمان خەیتە بەهەشتی نێبڕاوی خۆتەوە. خۆیە گیان ئەم برا بەڕێزەمان خێزانی نییە، خێزانێکی ساڵحە، ئافرەتێکی ساڵحەی بە نسیب بکەی، سەفەری کوردستانی هەیە سەفەری بۆ ئاسان بکەی. خۆیە گیان بۆ خاتری ناوە جوانەکانت یا ئەڵڵاه یا ڕەحمان و یا ڕەحیم لە شەڕی ئینس و جنی خراپمان پارێزە و لە فیتنەی خراپمان پارێزە. خۆمان و خێزان و ماڵ و منداڵمان عاقبەت خەیر بکە لە دنیا و لە قیامەت، بە تایبەت لە فیتنەی دنیا. خۆیە گیان بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت خۆیە گیان ئێمە لەبەر خاتری تۆ بەڕێگاوین. خۆیە گیان هەر هەموویمان بە عیبادەت بۆ بنووسە. ئامین ئامین برحمتك يا أرحم الراحمين.